وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەمڕۆ لە زاویەکی ترۆ بەڕەسیە شەڕێ رووسیە و ئوکراینەکەین، شەڕێک کە دوو بەرەیەک گەورەی گرتکە سەبەرەوە. بەرەیەک اتحادیە ئەوروپا و ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەقمارە ئەوان و دەستگاهە پڕۆپاگاندای میدیایی جەهانیە ئەوان. بەرێک رووسیە و ئەم شەڕە هەروە کە ئێمە پێشووتریش بەحسمان کرد لە دیبەیتەکانەترا، سەرنەوەشتە ئەم جەهانە بەرەو جێگەیەکی تر ئەوە، یعنی دەمێکە ئەم اتفاقە لە کەوتگە، ئەمما فەرازە ئەم داستانە بەم شەڕە عەلەنی و ئەکرێتەوە و ئێمە بۆ خاتریەوەی کە ئەمە تەوزیح بدەین هەر بار و لە زاویەک و دەست بۆ مەطلەبەکە ئەوەین. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەر لە ڕۆژی ئەوڵەوە وەکو دەوڵەتە ئاین کوردان، تەمەدونە هەزاران ساڵەی کوردی بەدام و دەستگا و مؤسسات و کۆشک و تەلان و کۆشکە ڕیاسەت جمهوری نەوەسیاگەسەوە، بەڵکە حکوومەتە کوردان حکوومەتە دانایان کوردان بووگە و دانایان کوردانیان بۆ بەردەوامکردنە ژیان و دەسەڵاتە خۆیان هەدایەت کردگە. هەر بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەر لە ڕۆژی ئەوەڵیشۆ ئەم ڕۆڵەی گێڕا و واشی ئەعلام کرد کە شێوەیە ئەم حکوومەتە تاریخیەی کوردیە شێوەیە حکوومەتە کۆشک و تەلانی و مؤسساتی و سیستەمیە ئێوە نابوو دەکات لەم سەرزەمینە. هەر بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەگەڵ خەڵکە خۆیان بۆ مهمترین و گرنگترین اتفاقاتە دنیا دائما خوێندنەوەی بووگە، نەزەری داگە و خەڵکە خۆی ئامادە کردگە بۆ مواجهبوونە تەکە اتفاقەلێکە کە لە دنیا ئەکەفێ. بزانن وەختی ئێمە نەقشە پرۆپاگاندا بەحسەکەین، پرۆپاگاندا و دەستگاه تەبلیغات و دیعایەکردن بەشکە لە جۆرا و جۆر تەکنیکە لە جۆرا و جۆری هەست لە دروستکردن و پێخوراندنە باوەڕگەلێک بە مردمانێک بەردەنگیانن. جەهان ئەو جۆرە دروست ئەکەن کە تۆ گەرەکتە تکنیکە لە مختلفێک بەکارەوەن تا تۆ دۆ و دۆشاو تێکەڵکەی، تا تۆ نەفەهمی واقعیە چۆنە، تا تۆ سەر سوور بمێنێ لەم اتفاق گەلە کێ ڕازەکە کێ درۆەکە، اتفاقەکە چییە لەم وەسەتە، کێ خەریکە چیەکە. بۆ خاتر ئەوەی لەمە تێبگەین من نەغبێ بدەمەوە بۆم نەڕیشن و چۆنیەتی ڕەوایەتکردن داستان. ئێمە ئینسان حەزەکەین بە چیرۆکە، هەر لە مناڵیەوە بە چیرۆکە گەورە ئەبین، لە دەورانە جەدیدا بە کارتۆنگەلە مختلف گەورە ئەبین، زیباوی خوفتە و سیندرەلا و ئەم جۆرە کارتۆنانەی کە بۆ مناڵەکانمانیان دروست ئەکەن و تۆی فرشتێگەکەنە ناو زەهنە مناڵەکانمان. پس ئێمە حەز بە داستانەکەین و ئەو قەوین لە ناو داستانە. ئەو کەنیشکەکەی مەخمەڵباف سەمیرا مەخمەڵباف فیلمێکی دروست کرد بە ناو تەختە ڕەش. لە فیلمە تەختە ڕەشە گویا کابرایەکی ئێرانی یەهودی فارس زوان حەزی کرد و بە بێوەژنێکی کوردە قەومی ئیتنیکی لە فیلمەکە کە معەلم بوو. بێوەژن کوڕێکی بوو و کوڕەکە بە خیلەتی بەریە خوار، کوڕە مناڵێک بوو پیاگێتەکە دایکیا قسە بکە. پیرە پیاوەکانی کوردە قەومی ئیتنیکی هاتن مناڵەکە سەرگەرم کەن تا ئەم پیاگە بڕواتەکە ئەو ژنە قسەکە. گوێزیان دەرهاورد گوێزان کەن لەگەڵ مناڵەکە، بەڵام وەختی شروعیان کرد بە گوێزان پیرە پیاوەکان لە بیریان چوو ئەمانە هاتکن مناڵەکە بخەڵەتێنن ڕایگرن، نە ئەوەی کە خۆیان بکەونە گوێزان، یعنی بازی گوێزکردن. بەڵام پیرە پیاوەکان کەوتنە بازی گوێزکردن. ئێمەمانان گشتمان تووشە ئەم قەیرانە ئەوین. ئێمە کتێب ئەخوێنینەوە لەبەر ئەوەی کتێب خوێندنەوە شیکە. خەڵک ڕوو لە من ئەکایژێ کاک پەیمان ئەم شتانەی کە تۆ بەحسیەکەی کامە کتێب بخوێنمەوە. تۆ ئیشە بزانی کتێب بۆ خوێنیتەوە، کتێب دەیتاس، دەیتاکانی شتوانی گشتی درۆ بێ. کتێب شوێندەسە ئاسەوارە جۆرمە،
کتی و بۆ توی دانیاگە کەسێک شەرحیەکات داستانێک قرار نییە تۆ هەر کتێبێگە خوێنی شەیدایم کتێوە بوی قرار نییە تۆ هەر کتێبێگە خوێنی ئەمە بە عینوانە تێگەیشتوویە خوات نیشان بدەی تۆ کتێبە خوێنی بە شوێنە مەتڵەبێکە ئاگەڕی ونبوویەکت هەست ئەو ونبووە حتمما لە ناوە ئەو کتێوە بە وازەحی بەحس نەکریاگە شوێنێ تۆزێ شوێن دەسێکی لێدانریاگە تۆ ئێشێ بزانی بە شوێن چیا ئەگەڕێی تا لێت حاڵی بێ نمونەیەکتان بۆ بێژە مەسەڵەن تۆ ئەگەیتە داستانە شەڕە مقدسە ئەمریکاییەکان شەڕە مقدسە ئەمریکاییەکان چییە؟ شەڕە مقدسە ئەمریکاییەکان جەنگە داخڵیە ئەمریکاس 1960 تا 1860 تا 1864 زۆر شەڕێکی پیرۆزە فرە پیرۆزە بۆ پیرۆزە لەم شەڕا حدودە 500-600 هزار ئەمریکایی ئەکوژرێن بەڵام دەستکەوتەکەی چییە؟ ئێژن ئەم شەڕمانە بۆ کردگە بۆ بەلایەن و شەڕێکی فرە گەورەس ئێژن ئەم شەڕە بەردەداری یان نظامە کۆیلەکەری لەبین برد یعنی ئەوانەی یۆنیۆن و شمال لەگەڵ ئەوانەی جنوبە کە بەردەدار و کۆیلەدار بوون بە شەڕ هاتن ئەمانیان و کۆیلەداری خراپە ئەوانیان و باشە ئەمانیان و نایاساییە یاسامان دەرکردووە کە ئینسانەکان ئازاد بن ئەوانیان و لە خێوانیە بۆیە خەڵکی ئەمریکا زۆر افتخار ئەکا بەوەی کە بەردەداری لەبین چوو تۆ کە ئەمە ئەخوێنی تۆ خۆپنکانی هەستبێژی عەجەب مردمە باشکۆهێ ئافرین 600 هزار نەفەریان لە خۆیان کوشت کە بەردەداری لابووەن ئەگەر سادە دڵبی ئەگەر ئینسانێکی سادەبی ئەها بە ئێمەیانوت کورد فرە سادەز دڵ پاکە تخوا ئەمە یعنی ئەمەی کە ئێمە کاورا هەرچی ئێژێ باوەڕیەکەین دویسەبا ئێمە بزانین کە بەردەداری چییە بەردەداری ئینسانێک یعنی ئینسانێک کە هیچ اختیارێکی لە خۆی نییە هیچ بڕیارێک ناتوانێت بۆ خۆی بدا و هەرچیە کە دەرتێرێ هێنە خۆی نییە بەڵکو ئەیدا بە یەکێکی تر ئەو کارەکە یەکێکی ترەیوە ئایا واقعان شەڕە داخڵیە ئەمریکا بەردەداری لەبین برد با تەسەورکەین بزانین واسە ئۆکێ قاڕێ ئەمریکا شمال ئەمریکا وڵاتە سوورپێسەکانە و ئوروپایەکان ئەیدۆزن و ئینگلیسیەکان ئەڕۆنە ناوی خەڵکی چەرمگی تیا کۆچەدەن بەڵام ئەم خەڵکی چەرمگە هێزی کاریان گەرەکە یعنی ئەمانە خۆیان کۆچەرین ئەم زەمینی شاینی کەس نییە ئەمان داگیریان کردە ئەڕۆن لە ئافریقا خەڵک تێرن ڕاویان ئەکەن تێرنی ئەگرا بە مەچەکە ئافریقاییەکان ئەو زەمینەی ئەوان تەپیان داگەسە سەری زەمینە خواست ئاوانی ئەکەنەوە ئێستا دوای 200 ساڵ هەڵەگەڕێنەوە بە کاورای ڕەش ئێژن دەسە خۆشوێباری کەڵا تەشریف بووە خوا حافیزەوێ ئازادی بڕۆ یەک بستخاک لەم سەرزەمینە نەماگە مالکێتی نەبی ئەم سەرزەمینە گشتی بەشکریاگە گشتیشی بووگە بە میراتە فڵانە کەس و ویلیام و ئەحمە و تەقی و دێ ئیسە کاورای ڕەش چی هەست 3 نەسڵیشە 4 نەسڵیشە 6 نەسڵیشە لە ئەمریکا خەریکە کارەکە 1 متر زەمینە ئەمریکا هەنە ئەو نییە سەرمایەی نییە کەرەستەی بەرهەمهێنانی نییە لا کەڕێتۆژی بێ شەرت و مز خوا حافیزوێ شوانی بێ شەرت و مز لای خۆمانیانوت خوا حافیزوێ سەر چاوت بڕۆ خوا حافیزەوێ تۆ فکرەکەی ئەم کاورای ڕەشە چیەکە چی ئەتوانێ بکە بڕوا بۆ کوێ هەڵەگەڕێتەوە بە کابرای ئەربابەژێ بیکە لە ڕێخوا و من 6 نەسڵە نۆکەریت ئەەکەم و دادخوا بێڵە لەسەر زەمینەکەتە کارە بۆ بکەم ئەو جێژێ دێ باشە مادام کوڕە خاسەی ئەو نەزەمین بگرە بەدەست و 70 بۆ من 30 بۆ تۆ دێ ئەم ئاغا وەختێکیش بەردەبوو ئەرباب مەشیانانی پێبدایە جێگە خەوی پێبدایە جێگەی گەرمی پێبدایە تا کاورا بیتوانێت کارکە ئیستا لە 30% ئێشێ خۆی نانە خۆی بات خۆی ماڵ بۆ خۆی دروست کات
خۆی نانە مناڵەکانە خۆی با نەشی بوو ئەمرێ با بمرێ یەکێکی تر تێرێتە جێ لە یەکتری حاڵی بووین بە نەزەرە ئێوە بەردەداری لە بین چوو واقعاً ئەمریکا شەڕیان کرد تا بەردەداری لە بین بوون کاورا نەسڵەن دەرنەسڵوتی ئەگرا میراتمە و زەمینە باوکمە و هەنە خۆمە و بووە هەنە ئەو ئەمان دەست بەتاڵ بەردریان واقعاً ئەمە ئازادی بوو ئەمە مردمە ئامریکایە ئازادی خوازن خاصە ئێمە تۆزی فکرۆ بکەینەوە پس ئەوێنین وەختێ بیری لێکەینەوە ئەوێنین کە نا بەردەداری لەبێ نەچووگە بۆیە ڕەشەکان ئیستەیشە لە ئەمریکا مەواد ئەفرۆشن و تووڕەن و بێسەوادن و سەرسەرین و ناڕەحەتن و بۆ لەبەرەوەی حەجێکیان نییە بەردریان هەروە لەوێ بەردنیان بڕۆ پەیکارە خوات هەڵخەرە و داخەرە و ئیستا بڕۆ خوات بفرۆشە بڕۆ بە خۆت کار بەیاکە دەی کابرا 1000 هکتار زەمینی بەدەستەوە بووگە کارخانەی پێدانیاگە تۆ چۆن ئەگەی بەم ئاغا هیچ وەک ناگەی ڕەشەکان بێفەرهەنگن سپیەکان با فەرهەنگن چون ئەوان تەجمیع سروەتیان واتیە و لێ ڕەشەکان سروەتیان نییە خۆ نیسیان بۆیە ئێشێ بکەونە داوە مەواد مخدر و قاچاخە مەواد مخدر و داستانگە لە ئاوە پس ئالگرا ئەمە ئێمە متەوەجه ئەکا تۆزێک ئێشێ ورتر داستانەکە بخوێنینەوە بابێنە سەرم پرۆپاگاندا کە ئەکرێ پرۆپاگاندەیەک ڕووسەکانێک ڕووسەکان ئێژن ئێمە کشوەرێکمان بەناوە ئوکراین نییە لەولاوە ئێژن ئوکراین گەلێکی بڕاتە ناوی ناتۆ دەی ئەگەر کشوەرێکە بە ناوی ئوکراین نییە چۆن ئوکراین گەلێکی بڕاتە ناوی ناتۆ ئێژێ ئێمە زوانێکمان بەناو زوانە ئوکراینی نییە لو دوایژێ دێوەڵا ئوکراینیەکان گەلێکیانەوە زۆر ڕووس زوانەکان وادارکەن کە ئوکراینی قسە بکەن ئەیدەمەگە تۆ نەتگوت ئێمە زوانە ئوکراینیمان نییە چۆن ئیستە ئوکراینیەکان زۆر تێرن کە ڕووسەکان زوانە ئوکراینی قسەکەن خلاصە تۆ ئەم پرۆپاگاندا کە تەماشاکەی گشتی تەناقوزە دەی بۆ ئەم گشتە تەناقوزە دروست ئەکەن لەبەرەوەی تۆ سەرە لێ بشێوی لەولاوە ئەمریکا هەڵەگەڕێت و ئێژێت رووسیە حکوومەتێکی ئۆلیگارشیانی هەنێ بنەماڵە دەستیان گرتگە بەسەرە سروەتە کۆمەلگایەکە لەگرا قانون حاکم نییە تا بتوانێ میدڵ کلاس یا چینن مامناوەندی بە پێوە بوویسی چینە مامناوەندی چییە؟ چینە مامناوەندی وردە بورژوا وردە کاسبکارە کە یاسا مەجالە هەناسە پێدان بە ئەمانە ئەدات کە سەرمایەدارە گەورە نەیانخوا دێمە لەکوێی دنیا واسە لەکوێی دنیا من کاسبێ بچووک دابنێم واڵمارت و بیزنسە گەورە و تسکۆ و مارک سپەنسەر و ئەزدا و بیەنکی و ئایکیا من ناخوا لەکوێ من ناخوا چۆن رووسیە ئۆلیگارشیە تو خوات ئۆلیگارشی نییەی چۆن وازە چۆن تۆ خۆت حەفازەتە لە خەڵکی ئەەکەی کامە خەڵک بە کامە قانون هەڵەگەڕێنەوە ئێژن کە رووسیە نەیگەرە کە تەبەقەی متەوەسط بوێت کە NGO-کان بوێت وەلێ تەماشا ئەەکەی تەمامە NGO-کانە ئوروپا و ئامریکا کە زۆر مهمن رووسیە ساپۆرتیانەکە سوالەکە ئەرێ بۆچی رووسیە ساپۆرتە NGO-کانە ئێوە ئەکا ئێژێ وەڵا خۆی رووسیە NGO-ی لە وڵاتە خۆیان قەدەغەن کردگە بەڵام تێت لەگرا پوڵ ئەدا بەوانەی ئێمە NGO دابنێن بۆ لەبەر خاتری ئەوەی ناوە NGO خراوکەن لەبەر خاتریەوەی نیشان بدەن کە NGO-کان گشتیان جاسوس و رووسیان ڕۆژنامەوانەکان گشتیان درۆزنن میدیاکان گشتیان درۆزنن بۆیە خەڵک باوەڕی بە هیچ شتێ نەبێنیت نە بە ڕۆژنامەوان نە بە میدیا ئەمە پرۆپاگاندای غەربە یەکێکیش نایەژە کاکەگیان ئەو پوڵەدا تۆ بۆ ئەیگری رووسیە پوڵ ئەدا تۆ بۆ ئەیگری
تا لە جمهوری خاهان و پوڵتان پێوە تا کانسەرڤاتیڤە بریتانیا تۆ ئەم پوڵە بۆ ئەگری. خب ئالەگرا تۆ ئەوێنیست کەلەی سەرە مەردەمە ئێمە ماسیە کێ ڕازەکە کێ درۆەکە لە پڕێکە عەکس تێتە دەرەوە لە میدیاگەلە غەربی دانەیە کەنیشکە مناڵە ڕووسی ئۆکراینیە ڕاتە بەردەمە سەربازێکی ڕووسی ئەم تەسویرە بە میلیارد لە جەهان مخابراکرێ ئێرادەیە مردمە ئوکراین لە بەرامبەرە سپاهە نگریس ڕووسیە. رووسیەش لەولا ئەچەسپێت بە تەرمە فەشیزم و ئێژێ ئەمە فەشیزمە و لەگەڵ فەشیزمە دەرەکەوین. لەولاشی هەڵەگەڕێتۆژی ئوکراین لە توو لە تاریخیان مەملەکەت نەوگە. ئەسڵەن ئێمە ڕووسبوون خۆمانمان لە کیف دەست پێ کردەگە لۆدا پەڕیگینە موسکۆ. تەوەجۆ فەرمونون خب ئالەگرا تۆ خەریکی داستانێک ئەوێنیت لە ئتفاق گەلێکا کە خەریکە ئەکەفێ هاوکاتە لەگەڵ ئەمە ئێژن گەلە کۆمەی جیهانیمان کردگە بەرعەلەی هەر رووسیە ئەخەسێنین. سوالە ئەوڵ جەنگە جیهانیە ئەوڵ ئێوە هاتن شکستێکتان بە ئیمپراتوریەتە ئاڵماندا بعد هاتن پەیمانە ورسایتان تەکە ئاڵمانە نووسا ئەڵمانتان جەریمەیە ماڵی کرد بابەتە شەڕ و تەبدیلتان کرد بە مستعمەرەیە بریتانیا و فەڕەنسا تا 1933 دوای جمهوریە وایمار ئادۆڵف هیتلێر قدرەتی گرتە دەسەوە. ئادۆڵف هیتلێر وەکو گەردەلوولێ پێچیاناوە ئوروپا فقط 18,000 تۆن بۆمی بەسەر لەندەنا خاڵی کرد. وتان برا ڕوو کارە خراوێکمان کرد. ئەمە تەوهین بوو بە مردمە ئاڵمان مردمە سەنعەتیە مۆدەرنە ئاڵمان ئێمە کارە خراوێکمان کرد ئیهانەتمان بە ئاڵمانیەکان کرد لە پەیمانە نەنگینە ورسایە. درۆسە وتان ئێمە مردمێکی ملهوڕی گەردەن کەشی وەکو ئاڵمانیمان تەحقیر کرد بۆیە هیتلێر کەوتە گیانمان 18,000 تۆن بۆمی بەز لە لەندەندا. سوال ئێوە چۆن لە تاریخ دەرستان هەڵنەگرتگە؟ رووسیا 1/8 خاکە دنیای هەس قدرەتمەندترین ئەرتەشە دنیاس. تۆ مردمێکی ملهوڕی چەکە ئەتۆمی داری دارایە 250 ملیۆن جەمعیەتی وسعەتە گەورەترین دەوڵەتە جەهان چۆن تەحقیرەکەی تحقیریەکەی گەرەکتە فەقیریکەی. ئاسمانگە وڵاتەکانە بەسەر هەواپەیمایەکانیان و ئەوەسی وەختی ڕەحبەرانیان قسە ئەکەن مەجلس تەرکەکەی تۆ تەنەفر ڕووسی بۆ بە گیانە خۆت ئەسێنیت. چۆن هەمان کارێکە لە ورسایی کردە لە گرایشە ئەیکەی گەرەکتە بڕۆی رووسیا بگری. رووسیا ئێژێ ئوکراین تەهدیدە بۆ ئەمنیەتە ملیە رووسیا. تۆ فکرەکەی کێ جۆرئەت ئەکا لە رووسیا ولادیمیر پوتینیش لا بوات قبول کاتۆ ئوکراین بکەیتە ئەتحادیە ئوروپا و ناتۆ مەگە تۆ ناتۆت بۆ رووسیا دروست نەکردگە؟ ئەگەر رووسیا نەمێنێت ناتۆ معنای هەسی. خۆ پەسێوە دیتان ئەمە پرۆپاگانداس. بابێنە بەرەیەکی تر. رووسیا بۆ چێژە ئوکراین بگرێ؟ کەشوەرگوشایی ئەکا خاکی گەرەکە هیچ دەوڵەتێ لە دنیا بە ئەندازەی رووسیا لە ژێری یەک دەوڵەتا خاکی نییە. لە ئۆقیانوسە ئارام و خاکی هەست هەتا قوتب شمال و ئالاسکا 2 قاڕەی گرتگە. چووگە بۆ نەفت و گاز بۆ مەعادنە ئوکراین غەنیترین مەعادنە دنیا وا لە رووسیا. ئەی رووسیا بۆ چووگە بۆ ئوکراین؟ بۆ ئەڕوا بۆ ئوکراین؟ ئەمە داستانێکە. ئەمە تو سوالێکی گەورە هەرچی گوزینەس بەرد ئێخاتە کنارۆ. ئیمپراتورە تزارە رووسیا ئاغایە ڤلادیمیر پوتین لەدایک بووگە. فوش ئەکەنە ناوە قولی ئێژن بابا گیان
ئەمانە ڕووسەکان خۆیان بە منجیە عالەمە بەشەریەت ئەزانن. ئەم تیکە بگرێن منجیە عالەمە بەشەریەت چەندین دانە مردمن، گشتیشیان لە دڵە یەهودیەت و تێنە دەر. ئەوەڵین دەوڵەتێک کە منجیە عالەمە یەهودیەتە کێس؟ دەوڵەتە هەخامەنشیە ئێرانی. دەوڵەتە ئێرانی بەچی لە دایک ئەوێ؟ بە نجاتە یەهودیان. پاشاکەی کێس؟ ماشیعە یەهودە، کوروش کورش. دەوڵەتە ئێران دەوڵەتە منجیە یەهودە. متوەجه بوون؟ دەوڵەتە ڕووسیە کامە دەوڵەتە؟ دەوڵەتە ڕووسیە دەوڵەتێکە وا خوا ڕووسەکانی دروست کردە ئشتباهاتە بەشەری لەسەر زەمینە پاک بکەنەوە. دەوڵەتە ڕووسیە لە باکرە هاتکنە دنیا، وەکو ئیسا مەسیحە، وەکو شاخۆشەینە خۆمان. لە خۆی وە زوهور پەیاکەن لەم جەهانە. تابوونۆ یەدوڵڵاه، تابوونە دەسەکانە خوا تا ئشتباهاتە خوا بەرتەرەفکەن. ئەوەسە ئەمانە ئەوێسن لە بەرامبرم مەوجگە لە مختلفە کاولکاریە لەم جەهانە، هەر لە مۆغۆلۆ گرتگە تا ناپۆلۆن بۆناپارت تا ئەدۆڵف هیتلێر تا سەرمایەداری ویڵاتە متحدەی ئەمریکا. ئەمە ڕساڵەتە ڕووسگەلە کە جەهان نەجات بدات لە شەیتان. تەمامە نەزامگە لە دنیا نەزمێکی ئانارشی، خاڵۆتێکە ولالۆ بخۆی کۆی لە وارانەی کەسیفە، فقط ڕووسیە مردمە. ئەمە کێژێتی؟ ئەمە غەرب خەریکە پرۆپاگاندا ئەکا ئێژێ ڕووسیە وا ئەنوارڕێوە ئێمە. خۆیشان هەڵەگەڕێنەوە ئێژن ئوکراینیەکان ئوروپایین، سڤیلایزدن، وەکو خاوەرە میانەیەکان ڕەش و بێفەڕ و دوا کەوتگ و بێتەمەدون نیەن. دانێ ئوکراینی بمرێ خوا هەڵی ناگرێ، فرە سەختە لە ناوە ئوروپا. ئێمە هەمچین اتفاقێکمان بۆ بکەفێ. خۆب بازیەکە جالبە نە؟ خێلە بازیەکی جالبە. ئیسە کێ گەرە کێسی کێ بخا؟ سەرمایەداری گەرەکە سەرمایەداری بخا؟ دۆمۆکراسی گەرەکە ئۆلیگارشی بخا؟ دەی ڕووسیە ئەم حکوومەتی ولادیمیر پوتینە دوای فروپاشی ئەتحاد جەماهیرە شەوروی لە دڵە نەزمە دموکراسی و سەرمایەداری ئێوات کەسە دەرەوە، مەگەر وانە؟ مەگەر ئێوە بێژن خەڵکە ڕووسیە خەڵکێکی تێ هەڵدریاگە وا حکوومەتە قانون بەلای و مهم نییە، بەڵکو قەهرەمان و ڕەهبەری گەرەکە. دەتۆ ولادیمیر پوتین لا بووی هەم قەهرەمانێتر دروستەکەن، یا ئێشێ ڕووسەکان بە تۆرە مطلق لەبین بووی، یا تۆ ئێشێ بێژی هەر شتێوا ئەگەنێ خوێ لێدەن. ئەی ئەگەر خوێ بگەنێ چه اتفاقێکە کەفێ؟ دەی ئەگەر ئەم خەڵکە ڕووسیە گەرەکی و بەرەو دموکراسی بچێ، ولادیمیر پوتین کێ ساپۆرتی کرد هات بووە قارەمان؟ خۆی فرەنێرەکەر بوو، خۆی دانەیە کاورای خەڵکە سەن پەتەرزبورگ کە زۆر مهمیەکەن و ئەمنیەتیە و ناتوانین بیخوێنینەوە و فرە مهمە. و کێ ئاغایە ولادیمیر پوتینی لە ناوە نەزمە ئۆلیگارشیە ڕووسیە هاوردە دەرەوە لەو خاڵۆتێکە و لالۆ بخۆیە وا ئێوە خەریک بوون ڕووسیەتان تاڵانە کرد، ئێوە ئەم ساڵە ئابراهامەویچتان دروست کرد، مەگەر نە؟ بە کێ فرۆشت ئەم وەسایلانە؟ بە کێ فرۆشت ئەم نەفتانە؟ کێ لە پشتە ئەمانە بوو کە ئەم دزیانە کرد؟ چۆن ولادیمیر پوتین لە خۆی وە لە دایکەوێ لە ڕووسیە؟ ئێوە ولادیمیر پوتینتان دانیاگە یا ولادیمیر پوتین خۆی دانیاگە؟ ئەگەر خەڵکە ڕووسیە دیکتاتۆر پەرەستە، قەهرەمانی گەرەکە، حوزەیە فەرهەنگی و تەمەدونیەکەی فەرقەکە، خۆی بە منجیە عالەمە بەشەریەت ئەوێنی، دەیتۆ ولادیمیر پوتین لاوەی یەکێکی تردانی.
گەردەن کۆڵفتێکی تردانی دێمە فەرهەنگە مرد بەسە رووسیا تەنیا وڵاتێک و کە لە کاتە هەڵسانە بحرانە ئۆکراینە بە ئوروپاییەکان وتی اتحادیە گەیەکان اتحادیە هاوڕەگەز خوازەکان ئێوەی بە چەپەڵ و کەسیف و هاوڕەگەز خواز ناونیە فاسد ناونیە و ئەوەیشی تێتە ناوە خیابانەکانە کێف پیان ئێژێ ئەمانەت دەستەکانە ئەمریکان انقلاب نارنجی و انقلاب مەخمەڕی و انقلاب هەڵی خەرۆ و دای خەرۆ و ئەم شتانە مەوجود نییە لەولاوە ئوکراین مەوجودیەت ئوکراین وە یوڤال نۆ حەراری دوێ کە دفاعی لێ ئەکرد لە کیەف ئوکراینیەکان خەزەری وگن یعنی تورکە یەهودی وگن تورکە یەهودی ئەوانەی وا ئیمڕۆ لە تورکیە میراسخارن میراسخارە ئیمپراتوریەتە بیزانتینن سۆلژێنتسین دەرمەوردە تاریخی یەهود لە رووسیە وا ڕوسۆفیلە تاریخی مفەسەلێکی نووساگە پی-دی-ئێفەکەی بە ئینگلیسی هەست هەر کەسێ پێی خۆشە متالعە بکا بڕۆ چاوێکی پێ بخشێنێ ئاغایانە ئوکراینی خەزەرین ئەمانە ئیدعاکەن خەزەریەکان لە ساڵە 900 و قەبایلە تورکە کۆچەرین وا تەسمیم ئەگرن دینێ بۆ خۆیان هەڵبژێرن سوال لە خۆت ناکەی کابرا بۆ تەسمیم ئەگرێ دینێکی ئیبراهیمی بۆ خۆی هەڵبژێرێ کریستیانەتی جوداییزم و ئیسلام بۆ ئەم سێ قەرارە هەڵبژێری هەر سێکیان یەکێکن بۆ ئێشێ جەماعەتێ تورک بە شوێنە ئەوە بگەڕێ بە کام دینە ئیبراهیمی دەربێت هیچ کامە جواو ناتۆ بەڵام داستانە بۆ ێژن ئیستا خەزەریەکان قبوڵەکەن بوون و جوولەکە ئەووەڵین سازمانە بازرگانیە جەهان ئەخەنەڕێ ئەم ئەنە بە کێ لە بینەچن بە مۆغۆل لە بینەچن ئیستا مۆغۆلەکان کێن تورکەکان هەمان مۆغۆلن مۆغۆلەکان هەمان تورکن مەجاریەکان هەمان هونن بولغاریەکان هەمان تورکن هەمان هونن هەمان مۆغۆلن هەمان خەزەرن تۆ بێ تەماشای ئەم خاڵۆ تێکە و لالۆ بخۆ بکە سەک ساحێوە خۆی ناناسی ئەمە ئەم تاریخە سامانە بەحسیەکان لە هەر ئەم تاریخە ئێژن بیزانتین ئیمپراتوریەت ڕۆمە شەرقیە ئۆرتۆدۆکس بوو بەدەسە کێ لە بینەچێ لە 1453 بەدەسە سوڵتان حەمەی فاتێحە تورکە خەزەریە موسڵمان لە دەزەچێ دەی پێگەی ئۆرتۆدۆکس ئەوێتۆ کوێ ئەوێتۆ مەسکاو هاوکات ڕووس کە تەلفیقێکە لە خەزەری و لە ئسکاندیناڤیایی و لە ئسلاڤی ناگەهەن لە موسکۆ لەدایکەوێت کۆنستانتینیۆپۆل کۆچەکە بۆ موسکۆ خەزەریەکانە کەریمە و دەریای ڕەش و ئۆکراین و نێوانە ئەگرا ناگەهەن مەحوە ئەوون و کەس نازانی چیان پێتی لە پڕێکە لە قاومەتە سوڵتان حەمەی فاتێح لە کۆنستانتینیۆپۆل سەر دەرتێرن لە 1830 ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی سەر دەرتێری قوتەقوت لەگرا خەریفەیەکی موسڵمانیش مەوجودە کەس نایژی ئەرێ یەهودیەت و مەسیحیەت و ئیسلام چ ڕەبتێکیان بە یەکتری هەست فکرەکەن فەرقەکەن دەی تۆ ئێژیت خەزەریەکان بازرگانیان کرد و ڕێگەی بازرگانیان دروست کرد هەروە کە مۆغۆلەکانیش بۆ بازرگانی هاتبوون بابا ئەم تاریخە 1000 ساڵەیە متأخرە ئێوە کە تەمامە تاریخ افتخار ئوروپاییتانە و ئێوە لە 1000 ساڵۆ لەدایک بووگەن گشتتان لە 1000 ساڵەگیەوە خەریکن ئەوە مەسیحی و ئەدعاکەی کە بلاخەرە ڕووسەکان و ئوکراینیەکان کەی ئەوە مەسیحی
كي 1000 ساڵە پێش 900 ساڵە پێش ئەمانە كونفرت أون ومسيحية توسط إمبراطورية بيزنطين توسط الترك خزرية مسلمان لبين أجيت حمية فاتح أجوزريتو أجيبو كوي أجيبو موسكو إمبراطورية تزارية روسيا كي لداي كويت أم روسانا موجود نين تاكي تا 1000 ساڵە پێش لكي وأونا إمبراطوري ل1720 قرن 18 حتى انقلاب أكتوبر كان سالك 197 سال 197 سال إسا هو متوجه تاريخ أوان أجا متوجه أوان بامن سي نكتتان بيبيجن چون دولة لدايك أويت چون تو أويتو صاحب تاريخ بإيمان هاوردن بيكك لأديان إبراهيمي أما بقدر دست أما فورمولا لحيج كتيبه كانين وساقه تو بخويندن أم دو شاوة بما أجي تو كي أويتو ملت بون تو بإيمان هاوردن بيكك لمسيدين على سا إسلام يهودية يا مسيحية أما نكتي أول نكتي دوم آغاز بكشور بون تو كيا وقتك كتو ريفورم مذهبي أكي بيس دينك أجري ريفورم مذهبي أكي أمدو نكتي سوم تو كي أوي تو كشور وقتك زوان لوكالي أخيت سر زوان أمتي ملتي يعني اللاتين أخيت لاو زوان الديني لحوزي إسلاف أخيت لاو بابين أمانة تتفيق بين لتاريخكي وإما هاري بوجين وبناو تاريخ برتمتراق إسلام بحثيكين ناقهان إما بوجينو مسلمان كي وشمشيركي سعد وقاص سعد الرقاصيش معلومني لك يوغا كوي قرتقها كاما مركز التجمعي قرتقها شون إما بوجينو مسلمان أصلا بحث ناكري إما مسلمانين هر لخوي ومسلمانين خليفة كان عباسي وأموي وهر لخوي نشواهد ماديان هاز نقاسة وهريان لبجي ماغا هر آواس آلبو يو طاهريان وأمانة أدانا خيك تريو أمانة بوت تو أجيت دو فراز قورية تاريخ إسلام كعربي تيانية عرب نيلقرا تو السؤال لخوت ناكي مقام الدين حمي عربينية محمد عربينية محمد رسول الله عربينية مقر أم دين عربي بفخر وشكو أشرافية نقيان أم عرب بول خوي ومحوبون ما لقرن حفدهم نما چی بهات چو حشتر و میز حشتر بخواله بیاوان چون اکریتو 18-19 نسل اشرافیت بخوت بوینی بعد برویتو میز حشتر بخوی کره خلق ایمه تا 30 سالی پیشش لبش لم سرزمین کردواره چلکوچیوی اهاورد ای سوتان امرو بیگاز مال ناتوانی جیان که بريدة فريدة ناو خيابان رقي اواتو ناتواني اقري روشنكا چون كاورا 20 نسل باشرافية قوربو قو حكومة بسر دنياي كردقا امرو اقرواتو بياوان اويتو حشتر چران چون مشتي افندي وخانو ترك غلام بچل دايك اون چون سي اتفاقك في لقرا اين او داستانك بيتانا موت صفوية وعثمانية صفوية مردم ايما بقنا مسلمان استر ريفورم مذهبية كا انقلاب آخر الزمانية اسماعيل صفوي درس كردن الشيعية صفوي عثمانية ترك ادعايك يكبارشقية جهان اسلام حي كردنوية اسلام لجير فرم طريقة إسلامية
طريقتي تشيعي هەر پیانێکێکن بە حەیکردن زوانە لۆکاڵی کاکە گیان ئەگەر زوانە فارسی زوانە ئیسلامیە دەیئێشە ئیستە زوانە لۆکاڵیە مردم بەکاربووەن زوانە لۆکاڵی لەگرا مەوجود نییە لذا ئەم زوانە کە لە هندوستانە بە قەوڵە خۆیان تا ماوەڕا و نەهەر حتا سوڵتانە عوسمانی پێی ئەنووسێ و قسە ئەکا لە دەورانە متەئەخر تەبدیل دەکرێ بە زوانە مردمێ بەناو مردمە ئێران زوانە هیچ کەسێکیش نییە لەم سەرزەمینە زوانە دایکی هیچ کەسێکیش نییە ناگەهان زوانە تورکانە خەزەریە یەهودیە مسلمانە یەهودی تەبدیل ئەوێت بە چی؟ بە پێگەیە ملەتە تورک ڕەوەندەکە تێگەین حاڵتان بوو حاڵیمان بوو تێگەین چۆن کشوەرسازی ئەکری ئوروپایەکان ێژنی چۆن تۆپەی بەمە ئەوەی ئیمان هاوردن بە دینێکی ئیبراهیمی مەسیحیەت یەهودیەت ئیسلام ڕێفۆرمکردن لە مەسیحیەت یەهودیەت ئیسلام هەڵبژاردنە زوانە منتەقەئی بەجێی زوانە ئومەتی کەژوەر لەدایکردی تاگرا متوجه بووین ئەگەر تاگرا متوجه بووگین ئیستە ئەزانی ئەو کڵاو بەردارە و ئەم تاریخێ بۆ تۆ نووسیگە چۆن نەقشەکەی دانیاکە نەقشەکەی ئەچێتە بەرەوە چۆن نەقشەی دانیاگەوە نەقشەکەی ئەچێتە بەرەوە ئیستا لە منتەقەی ئێمە یەهودیەت لەکوێ تێتە دەرەوە لە مسر تێتە دەرەوە لە منتەقەی ئێمە بارها ئێوە ئەمتانە بیستگە ئێژە عراقیا کە دەوڵەت نیستن عراقیا کە ملەت نیستن سووریها کە دەوڵەت نیستن کە ملەت نیستن عەرەبها کە دەوڵەت نیستن کە ملەت نیستن ما مسریها و تۆرکها دەوڵەتیم لەگرا ئیستە متەوەجهەوی ئەمە هەمان قسەس وا پوتینەیکە وا غەرب بەزارە پوتینەیکە ئەم یەهودیانەی دەوڵەتە ئێرانی هەر وەکو یەهودیەکانە دەوڵەتە تورکی ئێژن کامە دەوڵەت تاریخیە کامە دەوڵەت تاریخیە سێ دەوڵەت مسر تورکیا ئێران وڵاتە عەرەبیەکان خۆ هەر دەوڵەت نەوگن خۆ هەر مردم نەوگن مردمە واقعی نەوگن عێراق خۆ هەر دەوڵەت نەوگە سووریە خۆ هەر دەوڵەت نەوگە لوبنان و ئەردەن خۆ هەر دەوڵەت نەوگن ئەمانە دەوڵەتهای جەعلین ملەتە جەعلین ئەی کێ ملەتە عەسڵیە ملەتە ئێرانی رووسیە ئێژێ هەر کە رووسی قسە بکا ڕووسە ئەگرا هەنە ئێمەس هەر کە ئێرانی وێ بۆی زەردەشتیەت و ساسانیەت و هەخامنشیەتی لێبێت ئێرانی نەزوانە نەنژادە ئێشێت تحت سیستمە نظامە شاهنشاهی ئێرانی دەربێت هەروە کە ڕووسەکانێژنی اتحادیە ئوروپا اتحادیە چییە؟ اتحادیە دەوڵەتیە نەملەتی اتحادیە دەوڵەتیە بروکراسیە قانونە رووسیە قەرارە با لە چی اتحادیە ئوروپا؟ لە هیچی ئێستا اتحادیە ئوروپاشە خۆی جەمع بکاتەوە بێتەوە ئیمپراتوریەتە قانونی دەوڵەتی ئەم بێتەوە ئیمپراتوریەتە نژادی زەبانی ئەم ئیدعای دەوڵەت ملت ئەکا ئەو ئیدعای کۆنفدرالیزم ئەکا ئەم نەزمێکی ئیتحادە حەوزەیە تەمەدونیە ڕووسە ئۆراسیە ئەم حەوزەیە تەمەدونیە ئوروپاییە لە خەبەرەکانە ئێژێت the civilized people of Ukraine. This is Ukraine, not Middle East, not Third World. They killing our civilized Ukrainian
people ئەگرا ئوکراینە خەڵکە متمەدن ئوکراینە خەڵکە متمەدنە مەسیحیە ئوکراینە خاوەرمیانە نییە ها کشوەلگەرە دواکەوتوی دون جەهانە سەوەم نییە یەکتری بدڕن وە ئێمە چی ئەگراوە ئێمە ڕەبتی ئەست چەرمگن زەریفن مەسیحین یەهودین بنکە یەهودیەتە هەلەگرا تۆ خەریکی داستانەکە ئەوێنی کە خەریکە چێ اتفاقێگە کەفێ نەزمە ئیمپراتوریایی دەرتێت ئای بوریس جانسۆن ئێژێت ئێمە ئاغای ڕووسیە لە عزڤ دائمیە عزڤیەتە دائمیە شۆرای ئەمنیەت دەرەکەین دەریەکەی زمانەتە ئیجرایەکە چییە یعنی سازمانە ملل متحد تحتیل من های ڕووسیە وەکۆ مەردەمە بوو ئەیود دوکانە براکانە ئەحمەدی من های زۆراو یعنی تو ئەم جەهانە پێ تەحەمل ئەکرێ نەزمدانی ڕووسیە یەک هەشتمە خاکە دنیا ئەو قودرەتەی واوە دەست و دەریکەی یا خڕە و ئەوون و نەزمە ئیمپراتوریایی دروست ئەکەن لە ژێرە شاهنشاهە ئەمریکا و بریتانیا پس ئاغازگەری کێس ڕووسیەز کێ ئەم جەهانە بەرەو ئیمپراتوریەت ئەوە ئیستە باریکەڵا لێ ئەدەی بە ولادمیر پوتین خوا هەڵی ناگرێ ورچەکەی ڕووسیە هەڵساوە ئەو مەجبوریمانی کرد ئێمە بچینە ناوە نەزمە ئیمپراتوریایی ئەو مەجبوریمانی کرد سەدرە ئەعزەمە ئاڵمان 100 ملیارد یۆرۆ بوجە اختصاص بە بۆ بوژانەوەی ئەرتەشە ئەڵمان لەم وەسەتە دەڵەکانە ڕۆمانی و دەڵەکانە مەجارستان و دەڵەکانە لەهستان و دەڵەکانە لیتوانیا وا لە توول تاریخە دەوڵەت نەوگەن ئیستە مەجبورن هژمۆنیە قدرەتی قانونی و نظامیە فەڕەنسە و ئەڵمان قبولکەن هەروە کە بریتانیا قەپەکاوە ما بەقی جیهانە کە قەبلەن کۆلۆنیە خۆی بووگە ئەربابە ئەمریکایی ئەربابە گشتیانە لە ژێرۆ چه ئەتەفاقێگە کەفێ لە ژێرۆ ئێمە کەوتکینە ژێرە پرۆپاگاندایە کێ پرۆپاگاندای دوو دەوڵەتی یەهودە ئێرانی و دەوڵەتی یەهودە خەزەریە تورک ئەکسەریەتە خەڵکە یوکراینیا کە یەهودین جەمعیەتە تەشکیل دەهەندەی ئەسرائیل هەنیانیان هۆلۆکۆسە ئوکراین بوو یا نەبوو ڕئیس جمهورەکەی ئوکراین ئاو قارەمانە زەریفە خەمزەینە دەڵقەکە و لایڤ ئەکاتۆ لەبەر کلیساکانە یەهودیە یا یەهودی نییە دەوڵەتە یەهودە ئێرانی لە ژێرە فورموڵ بەندیە ئێرانە گەورەی فەرەنگی ئێرانە گەورەی فەرەنگی چییە هەمان ئیدعاس وە ئاغای پوتینەیکە هەمان ئیدعاس وایکە کیف ئێمە لە کیفۆ دەستمان پێکردگە 2000 کیلومتر قونیگ ئینچوگینە مۆسکۆ چۆن قونیگی وەڵا نەزان اینجا تەمەدن ئیرانیە ما از شمال افریقا تمدن ایرانی داشتیم تا خاخانه چین چون موجود نیه چون لدایک اوی دولت ایرانی به نجات یهودیت لدایک اوید ده تو چون استم شرعکی عین شرکی روسیه بوتانی ترجمه بکم و شرکی روسیه روسیه گورتنی قدرت نظامی جهانه ولا جالبه تاكتيكي كبكاري برد المورد اوكراين حيرت اكيله تاكتيكا كي چه تاكتيكي بو روسيا اصلا وكو قدرتك نظامي شرناكاتك اوكراينا بلكو وكو هيزيكي تشريكيه زعيفتك اوكراينا شركا كمصطلح نظامي كيوتو asymmetric war يعني چي يعني هێزێکی بچووک وەکو من کە هێزێکی بچووکم لە بەرامبەر ئیاڵەتە متحدەیە ئامریکا شەڕکەم من چون بچووکم چون ئینحساراتم نێوە دەسۆ چون ئەرتەشم نێوە دەسۆ چون ئیمکاناتم نێوە دەسۆ من قوانینە شەڕ ڕعایەت ناکەم نایکەم بۆیە شەڕ ئەوەمە ناوە مەراکزە مەردمی
بۆیە شەڕ ئەوە مەناوە شارەکانی قوانین ڕعایەت ناکەم بۆیە ئەسیرەکانی ئەکوژەمەزانی بۆ چون زندانم نییە بیان وەمنانیان پێبەم من لە یەکێ لە دیبەیتەکانەوە جاشەکانە جامعەی مەدەنی وتم تۆ ئەڕووی ئەویتە نۆکەرە دەوڵەتە ئێران ئێژی دەوڵەتە ئێران ئەم کوژێ تا بوومە نۆکەری با بزانی من لە خیابان ئاتکوژم بۆ چون من خۆک و دەوڵەتە ئێران زندان و مەحکەمە و پارە و نان و ئەمان من نیوە دەسۆ تۆ بتگرم و بتخەمە زندان و نانت بەم و تۆ بێرم و بووەمە مەحکەمە و حەچم نیوە دەسۆ من هەموو فیشەکی عینیم بە ناوچاو تۆ لە خیابانە تەواو ئەمە پێژن چی؟ سەمتیک وار رووسیا چی کرد وەختێ کەریمەی گرت؟ هەرم کاری کرد وتی کێ گرتی وەڵام من نەوم خەڵکەکە خۆیان گرتیان من نەوم خۆیان گرتیان هێزەکەی خۆی هەنارد و لێباسی خەڵکو ئیسەژە دیکتە دەست ناوە بۆ خەڵکە ئوکراین دەستیان بۆ ناوە رووسیا هاواری هەڵسیا و برا ڕۆ ئوکراینیەکان ڕووسەکان خەریکن ئەکوژن تۆ سێر ئەم جوولەکە بازیە بکە خواردمانیان و کوشتمانیان و فیشەکە تەقین لە ناوە شارەکان و ئەدەن لە خەڵکەکەمان لە ناوی شارەکانە رووسیا دەقیقەن ئێژی هێزێکی چریکی زەعیفە خەریکە کارەکە نەو سەرەتاوە کە دەسی پێکرد ئیستە خەریکە تاکتیکەکەی ئەو گوڕی ئیسە خەریکە عەمەلیەکاتەوە دەوڵەتە ئێرانی خەریکە چیەکە دەقیقەن هەمان کارەکە کاری یەهودیەت ئەکا دەوڵەتە ئێرانی چیەکە پەکەکە دروستەکە یەکێتی دروستەکە پارتی دروستەکە بۆچی تۆ فکرەکەی ئێرانە گەورەیە فەرهەنگی لە تاجیکستان و ئەفغانستان معنای هەست ئەمانە کوڕن بڕۆن داوای کابولکەن تا کابول جارێکی تر تەجاوزیان پێ بکاتەوە تۆ فکرەکەمانەم ڕۆڵەنە ئێرانە گەورەی فەرهەنگی فقط سەرزەمینە کوردەوار و خەڵکە کوردە قەومی ئیتنیکی گرکە سەبەر ئاماج و شیعەی عەرەب یعنی کوێ يعني عراق جنوب عربستان السعودي يعني بش قومي إتنيكية كرد بش قومي إتنيكية سوريا كي خريكام كاراكا أما ارتش إيران أو بكاكتو أيوينيت يونيفورم ارتش إيراني لبريان در آوردگا دم قوباني كرگسي بيان وكو جاشكان خوبان شربو كي أكن بو دولة إيران كچ اتفاق بكوي كإمبراطورية يهود إيراني لدايك دربيرن تاريخا چون ولاديمير بوتين اجي تاريخا اوكراين هنا امس بچو كتيوه يهودي بخوينو تاريخا سرزمين كردان سرزمين كردوار مدعاي يهودية ادعاك ارض الموعودة ادعاك 6000 صالة تاريخ مانهز واما ارض الموعودة وباغ ادن ولا اقراه وأمانة هاتكن لإيمان صندقة كي صندق يسي الأكراد طائفة من الجن دولة موعودة يهود إيراني كي دارتي دوائم نظم إمبراطوريائي قاعدة نظم إمبراطوريائي چيا نظم إمبراطوريائي ناشيوي للدرون دائما شر يعني يسيما بو كي شركين إما بو يهودي شركين أكمل جاني يكتري قركين يهوديش سروته مالو زمينو حرشتي اما بردقيسي اما الشركين بوكي بو يهودي كم تاريخي نوساقا يهودي چوني نوساقا او جورا خوي سركوي اما يكتر قركين چون امكارا اكي دو شاو دروس اكي سك صاحي وخوي ناتواني بناسي دا استوى قان اتحادية أوروبا روات الشر الروسية دادي برو شر الروسية بزانا مو بياقا هاي دادي برو تو قالكتا مردم الروسية برسيكا دا برسيكا بزانا مو بياقا هاي دا برسيكا ما تخوض نايجي جنگ جهانية أول نمشي ألمانيا كان من برسي كردايا
چۆنیستە خەڵکە رووسیا برسیەکەی رووسیا بۆ ئاڵمانی گرتها قرتی ئینگلیسی تۆ نەویت ئەرتەشە سوور بوو گرتیها دەنا وەختی لەشکەرەکەی کێشاوە لە مەحوەرە رووسیا هاوردی بەلەو لای تۆ گازایلی تەمام نەکردایە تۆی لە بلژیکۆ تێپەڕاند و فڕەتی دابووە ناوە دەریا هیتلەر بۆ تۆ ئەمریکا هەر خۆیان خوراند هەبۆی مهمنەوە 2 ملیۆن سەربازی بردووە مەحوەرە رووسیا تۆ گەرەک دەتەکە رووسیا شەڕە واقعیکەی ئەمە گووی ئەمە مەیدان داقاچی تێبخە من تەکە سەدان ئوروپای شەرقیە قسەم کردگە ئێژە ڕووسەکان وەنە حەیوان نە سەرما کاریان تێەکا نە برسێتی کاریان تێکات تۆ گەرەک دەتەکەم هێزە شەڕکەی دەبیکە دابزانم هەی تۆ ئەتوانی شەڕت دەریا تەکیانە بکەی ئەتوانی بیکەی پس ئەمە گشتی بازیە بازی چییە؟ ئیمپراتوری سازیە ئیمپراتوری سازیەکە چییە؟ قرارە لەم وەسەتە ئێمەی کورد هەتایە بووینۆ کەرەستە و فاحەشێ دەسە یەهودیەت وە گیانە نەنەیان ئەو ئیسرائیلیشیانە پێ لە بین ئەوەین هەر ئەو تاریخە ساختە کە بەحسی ئەکەن وەلێی ئەترسن ئەگەر نێئۆ ئەیوبیانیشمان بۆیان دروستکردن نێئۆ عوسمانی و نێئۆ سەفەویان لەبینەوەین چون لە ژێرە شمشێرەکەی سەلاحدینە ئەم مردمە عەرەبە بەسیجەکەین بەر عەلەیەتان تۆ خەریکی شەڕە ئیمپراتوریاییەکەی ئەمە دەوڵەتە کوردیەتەک تا قسەکە من لە ئەووەڵە داستان و دەسە ئێوەم خوێنگەسۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەستانی خوێنگەسۆ بەمشتەی یەهودی خۆتان ئێژن شارەکانە ئێرانتان وە فاحشەخانە و شیرە کەشخانە دانیاگە خۆتان ئێژن ئێوە وا ناتوانن عێڵ و تەبار و هۆز و خێڵی خۆتان بێژن تخمە فاحشەن ئەو فاحشانەی وا ئێژن 6,000تان بگەسە شیراز ئەو ئەمرەتخانەکانە ئسفەهانەی وا ئەم ئسفەهانتان بۆ خاتری دروست کردگە تۆ فکرەکەی لە ئێمە ئەیوەی تۆ کورە لەم سەرزەمینە ئێوە ئلیت و کوردیتان لە بین بردوو بەرساختەی خۆتان نفوز داوە ناوە ئەم مردمە سەری لێ شێویاو سوال ئۆکراین بۆ بووگەسۆ مەعامەڵەی هەرچکیان ئۆکراین بۆ ئێشە ئیدامە پەیاکە بۆ چه احتیاجێکیان هەست بە ئۆکراین ڕۆمانی ناتۆوە لیتوانیا ناتۆوە بولغارستان ناتۆوە لەم وەسەتە ئۆکراینیش بۆیەوە ناتۆ چه اتفاقێکە کەفت هیچ ئەم شەڕە بۆ ئەکرێت ڕووس ئیمپراتوریە ڕووسێنەکەیتۆ تا ئیمپراتوریە ئەمریکا ئەرباب گەورە لەو سەرە بمێنێتۆ تا ئیمپراتوریەتە بریتانیا دووبارە بە سوورەتێکی تر خۆی بنوێنێتۆ تا ئەتحادیە ئوروپا بە سوورەتێکی تر ورود کە ئەتحاد دەوڵەتی ئیمکان پەزیر نییە ئیستەیشە چه اتفاقی بکەفێ رووسیە تهدید ئەکا بە ناسیۆنەلیزم بە فەشیزم تهدید ئەکا سیستەمە بروکراتیکە قانونیە ئوروپا کە ئەتحادە دەوڵەتەکانە لە بینی بووە دوژمن پەیدا بوویستە گوروگەلە فاشیستە ڕیسیستە ئوروپاییە مخالفە ئتحادیە ئوروپا هەروانەی وە بریتانیان برگزیت کرد ئیستەوانە پشتە ئاغای پوتین حەزی پێەکەن وەکو ئاغای دۆناڵد ترامپ خوا هەڵی ناگری جەهان چوو بەرەو ئەگرا جدی واقعان هەروە لە خۆیوە لام اتحادە خەڵک و کوردەوار ئەوەی کە قرارە لە بین بچێت و لە بینی بوون و نەیانزانی کە ناتوانن ئیمپراتوریەت کوردان بوو نەخشەیان کێشاگە ئەم کوردانە لە بین بوون ئێمە ڕیشەدارین زەمیندارین خاکدارین قاچمان لەگرا چووگە ئێمە تەمەدونمان هەز هەر ئەو تەمەدونەی وا یەهودی مەسیحیەت لێ ئەترسێ خەراو لێ ئەترسێ
ئەم جارە ویان زانی وەم نەمایش و تێ هەڵدان و تێ خستنە ئێمە ئەسخەڵەتین یا ئەوین و ڕووس یا ئەوین و ئامریکا هەندیشواتەنی نەقۆم خوبن نەکاشون لە ئەنەت بەر هەردوو داشون نەتۆ خاسینە ئەمیان جەهان ئێمە معنای ئەەکەین و ئێمە تۆ بازی ئەەکەی لە بازی تا گیریاگی ئەم دەحفە بە ئەمە 300 ساڵە پێش نییە وردە هاتی خەوەرمانەوە ئەمە 100 ساڵە پێش نییە وەکو هەڵۆ شاخاندت و هاتی و نەمان زانی ئەم دەحفە زانیمان ئەم دەحفە بەردەوەی تۆ حرەکەت بکەی زانیمان چ خەوەرە دادەی سە کوڕن یەکتری قڕکن لە ئۆکراینیە دادەی تا خیزە ئیمپراتوریەتە تورکە خەزەری دەست پێ بکاتەکە ئیمپراتوریە ئەسبات یعقوبە یەهودە ئێرانی ئەو تارانمانە تێرینەوە سنوورەکان ئەم سەرزەمینە کوردەوارە حتا سنوورەکانە ئیمپراتوریەتە کوردان تا دەریای عەمان ئەوەین تا دەریای سیاه ئەیوەین تۆ بیکەی ئێمە نەیکەین تۆ بیکەیت و تۆ بتوانی بیکەی قرتی ئێمە نەتوانین بیکەین کاورای یەهودی گەی لە ئیسرائیل و دانیشتگە ئێژێ خەڵکە دەستخاڵیەکەی ئوکراین وا چوو گەسە بەرە تانکەکان چەکی نییە با لە تانکەکان ئەوان شەهامەتیان هەز ئەوێسن ئێمە ناتوانین لە بەرامبەرە ئێوە بوێسین چەکیش دروستەکەین ئەسڵەحەیش دروستەکەین بە نەفع خۆمان دروستی ئەەکەین ئەو قودرەتە نییە نوا هووتان کردگە لەم دنیا ئەگەر ئێمە ڕۆڵەوین ئەم بازیە ئەنتەریە واتە کە یەکترا هەماهەنگن ئێمە لە ئێوەی ئەشێوین ئەو فیتنەیە ئێوە 400 ساڵە بەم سەرزەمینە ئەیکەن ئێمەش ئەیکەینە گیانە ئێوە متوەجێ بوون بازیەکە چه شکلیە پس بازیەکە ئەمەسە سەگ ساحەوی تەشخیص نادا کەس ڕاست نایژی 2000 گوزینەت بۆ ئێژن تۆ سەر لێ ئەشێویت ئەمە حملەکە و ئەمە ئیمپراتورە و ئەمە ئۆلگارشە و ئەمە دموکراسیە و ئەمە دیکتاتۆریەتە و ئەمە شەڕە فاشیزمە و ئەمە شەڕە کۆمونیزمە و ئەمە شەڕە سەرمایەداریە و داستانەکە چییە؟ داستانەکە وەزە من پێتانم وت دەوڵەتە ئێران دوای مەرگە هاشمی ڕەفسنجانی هەمان مشکڵی هەزوە ڕووسیاسی ڕووسیەیش مشکڵە جانشینی هەست هەروواکە عەلیە خامنەیی هەسی ئەو حەوزەیە تەمەدونیە ئیمپراتوریگە لە یەهودە چه شکلیە ئیمپراتوریگە لە یەهود حەوزەی تەمەدونیان واسە خەڵکەکە وانە ژێرە چەتر منجیە دەوڵەتی یەهودە ئێرانی چۆن دانریاگە بە چەتر منجی شاهەنشای یەهود ڕزگار کرد ئەم مۆدەلیانە بەسەر ڕووسیەوە بە کێ تەحمیل کردگە بە ولادیمیر پوتین ئەم مۆدەلیانە بە ولادیمیر پوتین تەحمیل کردگە بازیە ڕووسیە چییە بازیە ڕووسیە ئەمەسە نەقشی کوڕەخراوەکە بازیکە تا ئەمان لە خوار و ما بەقیە دنیا دەرگیرکەن متوەجه بوون ئەم بازیە بۆ تەکە چینا نایکەن بۆ نایکەن بڕۆ تەکە چینا بیکەن بۆ چین ڕەئیە ممتەنع عەدات لە شۆرای ئەمنیەتە چین دەسامانە ناخوێنێتەوە چین هاوکارە خۆیانە وەلێ لە خۆیان زۆڵترە چین کەی گەرەکی واردە بازیەکە بێ وەختی ئەمانە بازیەکە گەرەکیانە جددیۆ بکەنەوە ئەی چین بۆ ئیسە پەلامارە تایوان نادا فرسەتە بۆ ناڕوا بیگرێت ئەمە 50 ساڵە داوایەکە ئەمە قرار بوو لە سەرزەمینە ئێمەیشا بیکەن ئاخێز بەری پێیان گرتگە بە توولەکانە مەسعود مەسەفای یەهودیوە تا توولەکانە جەلال حسامددینە قادریەی یەهودیوە تا یاڕوانە قەندیل و خڕەکانە ڕۆژ ئاڤایە سەپاهە پاسداران و
قرار و ئیمپراتوریەتە ئێرانی دروستکەن ئێرانیە یەهودی و ئێمە کەنە نۆکەرانی یەهودی و بمان کەنە فاحشەکانی یەهودی. یەهود خیاڵی خاوە، مەسیحیەت و یەهودیەت خیاڵتان خاوە. ئەمە جەهانە کوردیە و ئێمە لەسەر ڕەچەڵەکە خۆمان هاتکینە سەر دەرەوە. ئێوە بە هەزار تەوتەئە و سحر و جادو و نوشتە نووسی و تجارەت و پۆڵ نەتانتوانی ئێمە دوورەوە خەنەوە. بە فەسادێک کە ئاورتانە ناو جامعەیە ئێمە باز لێتان ئەترازێ لەبەرەوەی تەمەدونە کوردی هەزاران ساڵە کودگوزاری بووگە لە وجودە ئێمە تا لە بە پەردگا ئەڕۆین ئەگەڕێینەوە، تا ئەوجە فەساد ئەڕۆین ئەگەڕێینەوە، تا نابودی ئەڕۆین ئەگەڕێینەوە. ئەوینۆ دەزگ ناسک ئەوین ناپسین ناوڕێن بۆ چون ئەو حقیقەتە لە وجودە ئێمە مەوجودە. متوجه بوون؟ هەمان کارێک ئەوان ئەیکەن ئێستا پەکەکە پارتی کۆمەڵە دموکرات یەکێتی فعالیەت جامعەیە مەدەنی نخبەکان لەسەر زەمینە ئێمە ئەیکەن لە تەجاوز پەزیریمان، تەسلیم پەزیریمان، ژەڵەژاندنمان، هەزار تیکەکردنمان. لەولاوە کورد مەوجود نییە. لەم لاوە کورد خوازانەی لولیە، گوتیە، لولووە، ئەترۆپاتەنە، ماد نییە، هەسوون نییە و کەی بووگە و سەلاجەقە بووگە و هاتگە و چووگە و تائیفەت منە جنن و معلوم نییە و هەم هەن و هەم نیەن و ئەمە هەمان بازیە وا ڕووسێ دەری تێری هەمان بازیە. متەمەدن و نەخەیر و 4000 ساڵ دەوڵەتیانەس و نەخەیر و وەحشین و شوان و شوانکاران و تێ هەڵدریاگن و نافەهمن و نەخەیر و سەربڕن و نەوەڵا لووسکەڵەن و فرەشیرین و کۆڵبەرن و ئەمە گشتی وا ئەدا لە تۆ لەبەرەوەی سەرە لێ بشێوێنێ. پێکەوە ژیانمان هەسوو، کۆمەڵەمان هەسوو، دموکراتمان هەسوو، یەکێتیمان هەسوو، پارتیمان هەسوو. ئەم گشتە هەسە خەسە هیچ کامی هەنی ئێمە نییە. گشتی مشتێ ئەرمەنی، گورجی، یەهودی بێشەرەفن هاتکنە ناو مردمە ئێمە. سەرە پەتەکەیان داگەسە دەساوان. ئێمەش هیچ عەجەلەمان نییە. بەرە ئەو میلیارد هاسروەتەی لە ئێمە تاڵانتان کرد و ئەم گشتە بەچکە فاحشەتانە فڕەداوە ناومان بەرە جەمیانەکەینەوە. دا تۆ بە تەمامە دەستگاکانە خەریکە پرۆپاگانداوە، ئێمەش بە تریبونە خۆمان و جەهانە کوردی خۆمان خەریکی. دا بزانە گەمارۆت ئەدەین یانە، دا بزانە لە ناوقا هەڵ ئەتەقێنین یانە، دا بزانم لە ئورشەلیمیشە خۆت ئەگری یانە. حاڵیت بوو نەزمە ئیمپراتوریایی دروسەکەی گۆم حتا قوڵتر و ئێمە لێ خۆشترە. ئەگرا ئیمپراتوریەتە کوردانە، تاریخەن ئیمپراتوریەتە کوردان بووکە. تۆ ناتوانی تاریخ ئێمە پاکۆ بکەیتەوە، تۆ ناتوانی سەرمان لێ بشێوێنی. مشتێ شاهی یەهود ڕزگار کرد بۆ ئێمە لە سنووق جادو دابێریتە دەرەوە. بە حەمەی فاتحتەوە تا شاع ئیسماعیل تۆ تا کوورشتەوە تا سڵێمانە قانونی تۆ تا ئەو لە حەمیە تێ هەڵدریاکتەوە لەم دەورانە متەئەخرەوام خەڵکە فکرەکەەوە بیری تێرێتەوە. چۆن ئستدلالەکانە رووسیە بۆ ئوکراین ناخوا، ئستدلالەکانە یوال نوح حراریە گەی ئەخوا. چۆن تۆ هەڵەگەڕێتەوە و کوردەکان دەوڵەت نەوگن، ئێمە دەوڵەت وجین و مشتێ یەهودی و مغول و خەزەری ئەدوە دەوڵات. تۆ ئەویش فقط زهوری کردو لە ناو پڕتۆکەکانت تۆە وەلێ ئیستە خۆتە یەهودی لە ئیسرائیل و ئێژین نە ئەمانە زیستە ئیجتماعیان بووگە، نە ئەمانە لەم سەرزەمینە زندگیان کردگە هەل لەگرا بووگن. چۆنە ئەمە بۆ ئوکراینیەکان ئەخوا بۆ ئێمەی سەرزەمینە کوردەوار ناخوا؟ چۆنە تۆ ئیدعای ئورشەلیمەکەی چۆن 3000 ساڵە پێش و 6000 ساڵە پێش ئەژدادە لەوێ بووگن؟ ئێمە ناتوانین ئیدعای تەمامە ئەم منتەقە بکەین کە حەوزەیە تەمەدونیە کوردان بووگە و هەنە ئێمە بووگە. چۆن ئەم شتانە فقە بۆ ئێمە بڤەس بۆ تۆ یەهودی نییە هەر جۆرێ مەیلە بێ متری ئەەکەی؟ چۆن بۆ تۆ واسە؟ ئەم شەڕە ئوکراینە خەیر و بەرەکەتێ بوو تا مردمە ئێمە بە قیاسە شەڕە ئوکراین بێتە دەستی چرخەوەرە، بێتە دەستی لەکوێ کاری کردگە. ئیستە زانیت زهوردانە سەفەویە چۆن عینە زهوردانە کشوەرانە ئوروپاییە؟
هەمان تاریخە کەی ڕووس دروست ئەوێ و قەوڵە خۆیان 1500 کەی سەفەوی دروست ئەوێ 1500 کەی عوسمانی دروست ئەوێ 1500 واقعاً جداً بعد چۆن ئەمانە فقط لە قەرنە 18 و 19 دیارن متوجه بوون ئەمە لە تایف الحیە لە یەهودیەت مەسیحیەتە حاڵیتانە ئەمە شەڕە زەرگەڕیە بینە خۆیانە حاڵیتانە جەنگە داخلی ئەمریکا بەردەداری لە بین نەورد بە ڕەشێکە 10 نەسڵ بوو لەوێ خەریک بوو کاریەکە وتیان بێ بڕۆ بێ زەمین بێ پوڵ بێ ئەبزارە تەولید حاڵیتان بوو ئەمڕۆ خەڵکە کوردەوارە ئێمە دوای ئیشغاڵە یاڵەتە متحدەیە ئەمریکا لەو بەشەی کوردەوارمان کە پێی ئێژن عێراقی یەهودی خەڵکە ئێمەی ئازاد نەکرد مشتێ یەهودی ئەسباتی یعقوب بەناوە بنەماڵەیە مەسعود مەسەفا و جەلال حەسامەددین و شیعەکانە دەوڵەتی یەهودە ئێرانی کردە ساحێوە ئەو بەشە لە کوردەوارە ئێمە ئازاد نەوگین ئێمە فاسد کریاین منابع ژێرخانیمان تاڵان کریاگە تا قدرت بین بە دەوڵەتی یەهودە ئێرانی و دەوڵەتی یەهودە تورکی تا لە شێوەی ژیانە خۆ و لە غرور خۆ بکەوین تو حاڵی تاغەیان لذا ئەم بازیە کە ئێوە خەریکن ئەیوێنن و ئیستە چۆنە لە سەرزەمینە کوردەوارە و ئێمە ئەنوت مقاومەت مەکە شەڕ مەکە لووسکەوە ئێستێژن کەنیشکە 6 ساڵەی ئوکراینی ئەڕواتە بەرە سەرباز ڕووس ئەسلحەی نێبیدەنێ با بتەقەی لێ بکە نێسی بۆیەوە دەسی خاڵی ئەڕوات دڵە شەڕکردنی هەست حتا ئەگەر ئەسلحەی پێنەی وە چمودان ئەڕواتە بەرەوە من ئەو دیبەیتەم ئێستا تەواو بوو دای ئەنێم بۆ فیدبەک کێ پیاگە بێتە ناو فیدبەک بە ئاڵایە تەحسین کەریم گەرەکتە بێتە ناو فیدبەک بەی فاشیست بوون خراوە ڕۆڵە گیان دابێرە سەر و بزانم تۆ ئەم ئەتیکتە لەکوێ تێری بە ئفتخار و بەحسیەکەی لە جەبهەخانەی چەپبوون تۆ تێریتی ئەرێ ڕۆڵە گیان ئەمە ئەرزشە ئەخلاقیە تۆ ئەخلاقەن ئەتوانی سابەتیکەی بەبەم بێنە سەرۆ ئەمە ڕەهبەرە کوردەوارە وا لە ئەگراوێ سیاگە دەرنەچووگە بێنە سەرۆ تا من سابەتی بکەم تۆ قەحبەزادەی بێ تا سابەتی بکەم سابەتی بکەم تەبارە لەم سەرزەمینە نییە یا بنە جوولەکەی یا ئەرمەنیت یا گورجیت بێ تا سابەتی بکەم بێت هاتی تەناوە لایڤەکەم ئێژی کێی کوڕە کێی سەر بە کام عەشیرەی هەنە کوێیت بنەچەقە خۆت دەرەخەی ئەم دەقیقە بە بەعد ئەمە تریبونە ئازادە هەر کەسێ گەرەکێ بێت قسە بکا با بفەرموێت نەو بابزانی ڕۆڵە گیان من شەڕکردە نەزانم حەڵی بووی ئەمە پێژن هەلمن مبارز Is there no one else? No? تێتانە نەو توخمە جوولەکە تێتانە نەو ئادەی خۆکەڵەگاوە خوێک ناکا حکوومەتە حەلیم ئادەی پیاگێکتان بێتە سەر و قسە بکە دفاع لە ما تحتە خۆی بکە دفاع لە ئەجدادە نەوگی بکات دێمە تریبونە مردمە چۆنێوە لە مردم حڕاکەن مەتۆ نایژی وانیە ڕۆڵە تۆ فکرەکەی بە ئەتیکت و بەرچەس بەتوانی لە بەرامبەر ئێمە بێسی ئەم
جۆرە پرۆپاگاندانە لە ناوە خەڵکا جواو بن و هەرکە قسەی کرد بە تاکە لەعل بەنە ناوە دەمی ئەمانە مشتێ بنە بۆشە یەهودی زادن بە ئەندێشەیان وڵاتە ئێمان ئالوودە کردگە حاڵیتان بوو؟ بە ئەتیکتۆ قسەی کرد بە تاکەوش بە ناوە دەمی تێی تۆزیح ئەدەی استدلال تێری تۆ دلیل تێری تۆ بۆ ئەم خەڵکە ئێمە بزانن ئێمە واینم بۆرهەیەکی حساسە خەڵکە کوردەوار جەهان خەریکە بڕ ئەخوا و بڕەکە ئاشکارە مهمترین نقطەیە ئەم جەهانە سەرزەمینە ئێمەس بۆ خاتری ئەوەی یەهودیەت بە عنوانە ئەرز مەوعود خۆی باسی کردگە و داوای ئەکا ئەها ئەم قسە ئیستە لەلایەنە رووسیەوە مەرغوبیەتی هەست اتحادی ئوروپاش تەرح ئیدعاکانە خۆی ئەکا یەهودیەت ئاوا داوای سەرزەمینە ئێمە ئەکا وشیار نەوین ئەو بەڵاوە لە 300 ساڵە پێشە هاوردیان وە سەرمان ئەم دەحفە خراوتر تێرنی ئەم دەف ئەم مەجالێکە وا بیان ترازێنی نابودیان کەین حتا هەتایە چون ئەم دەفعە ئێمە گیرێکین لە ژێرە ئەم داگیرکاریە هاتین حاڵیمان بوو دنیا چە خەوەرە مثالتان بۆ لێدەم کاورا هەڵە گەڕێت و ئێمە ئێژە شارەکانە ئێمە شارەکانە ئوروپا بە تەبەقەیە پرۆلێتاریا دروست ئەوێت کەسێک کە زەمین بۆ ژیانکردن لە دەست ئەدا تۆ ئێشێ سوعال کەی لە خۆت ئێمە یە خەڵکە کورد خەڵکە ئەم کوردەوارە بەم وسعەتە سەرزەمینیە کەی زەمینمان لە دەستدا کەی بێزەمین کریاین کەی ئاڵف جەڕمان لە دەستدا کەی مەزرامان لە دەستدا کەی تا ئێمە سەرگەردان بووین و بڕۆینە ناوی ئەو شارانە ئەزانن کەی لە وەختە مەڵەک فەیسەڵە لە وەختە حەمەق ڕزاخانە پەهلەویە لە وەختە ئەتاتورکە لە دەستماندا ئێستا ئەزانی بۆ پەکەکە 12,000 لادەی لە بین برد تا ڕۆڵەکانە ئێمە لە ئەستەمبوڵ بکاتە گەوا دەدەرە قەحبەخانەکان ئەستەمبوڵ کاندۆم بفرۆشن لە زەمین خستنی فڕەیدانە دەوروبەرە ئیزمیر و ئەستەمبوڵ و ئەنکارا ئێستا ئەزانی وێرانکردنە لادەکان بە بەهانەیە پارتی و یەکێتی و ئەنفال و شیمیاباران بۆ بوو تا زەمین لە دەستە تۆ دەربێرن بتکەنە پرۆلەتاریا بێ هەمە چیز تا بزانی شەڕ کۆمەڵە و دموکرات چ بوو تا بزانی ئەمانە بە بیان و گەلە مختلفە تەختەقاپوکردن چۆن ئەسفەهان و تاران و تەورێزیان دروست کرد تا بزانی تورکە هاوردەیە ئازەری تەوەسۆتە تزار و رووسیا ئەم سەرزەمینە ئێمە کەی هاتکەوە متەئەخرە دا بزانی ئەمانە هان بە شوێنە دروستکردنە کامە نەزم و لەم جەهانە تا جۆرێکی تر ئەدامەی بدەن ئێمە لە دڵە ئەم تەجروبە هاتکینە سەدەر ئێمە ئەسڵ زاین وا لە ئەسڵ خریاگین ئێمە ئەسڵ زان نەوین بووینە بورژوا ئێمە ئەسڵ زا بووین وا بووین بە ساحێوە هیچ لە ئەسڵ کەوتین بێدەسەڵات کریاین عیب نییە ڕۆڵەی ئێمەژە موچەم نییە چاوەڕوانە نەفت بفرۆشن بیکەنەوە موچە بیدەنە ئەو ئێمە ئەبزارە تەولیدە خۆمانمان لە دەستدا زەمینمان لە دەستدا سەرمایەمان لە دەستدا لێیان سەندین ئێمە کەی وا بووین ئیستەیشە زەمینە خۆمان تێرینەوە ئەبزارە تەولیدە خۆمان تێرینەوە سەروەتە خۆمان تێرینەوە ئەو جارتۆ ئەزانی سەرزەمینە کوردان کامەسە قودرەت کامەسە ئەسڵ زابوون کامەسە کێ ساحب ئەم سەرزەمینەسە ئێمە لە ڕەوەندە تەبیعیان نۆکەر نەوگین وە کۆمانەی ئوروپا زەمینمان لێ بسێن نۆچون نۆکەروگین بڕژێنە ناوە شارەکان نە ئێمە دەوڵەت وای پێمان کرد
ئەنا هەر کەسێ هەوارە خۆی بوو، زەمینە خۆی بوو، ئەبزارە تەولیدە خۆی بوو، کارگای خۆی بوو، تەونە خۆی بوو، نەساجیە خۆی بوو، کوورە یاسنگەری خۆی بوو. ئێمەیان کولەن لە شێوەیە تەولید و ئەبزار و قودرەتە خۆمان لە دوورەوە کردەوە، حەجمان بۆ نەماوە هیچ. انحسارە تجارەت، انحسارە هاوردەیە کالا، انحسارە چاپەپوڵ، انحسارە خوشونەتیان گرتە دەسەوە. بەمە ئێمە لە بین چووکین و حەی ئەوین و ئێمەم تەجروبەمانە وا لەبەرە. تۆ هەروە کە پێتم وتم تۆ ناتوانێت رووسیا برسیکەی، برسیکەیە کە بێتە گیانت، تۆ کارە خراوێکە کرد بە ئێمە، تۆ ئێمەی ئەسڵ زاو لە ئەسڵ خست، نەتزانی هەڵەسێتۆ لێت، تۆ حیج مەجالێکە بۆ ئێمە نەهێشت، گەرەک تو تەبدیلمانکەی بە فاحشە، بە بێوەتەن، بێ سەرزەمین، بە ئاوارە، بە نۆکەرە دەرگای خوەت، بە ئێمە تەحمل نەکردیە. ئێمە وەکو ئێوە فاحشە زادە نەوین عادەتمان بە تەجاوز بێت، پێمان تەحمل ناکردیە. تۆ کارە خراوێکە کرد، نەتزانی تەکە کیا دەرەکەوی، تۆ هەرچی شتە لە ئێمە سەندە لەبەرەوەی بمان تۆ خێنی نابودمان کەی، هەر ئەمە خۆت نابوو دەکا، لەبەرەوەی هیچ مەجالێکە نەهێشتۆ بۆمان، تۆ مەجالە بۆ ئێمە نەهێشتۆ. تۆ ئەوەنە شکۆت لە تاریخا بۆ ئێمە نەهێشتۆ، ئەوەنە شکۆ. تۆ لە ناوە ئەم گشتە دەستکردا دانێ ڕۆڵەیش نەهاورد افتخاری پێ بکەین، ئەوەی هاوردت حیزە حیز پدەر بوو. تۆ ناتوانی مردمێکی مەجید وا بخەسێنیت. تۆ ئێرانی بەچکە فاحشە و دروست کردگەیژی کوڕە کوورشە خۆی فاحشەس، ئەجدادی فاحشەس. تۆ ئێمەی کوردە قارەمانیش کردگەوە حیچ. ئەنوارین و خۆمان ئاوێنین لە شەهامەتا بەرتەرین، لە ئەقڵا بەرتەرین، لە باڵای بەرزا بەرتەرین، ولی تۆ ئێژی ئێمە حیچ نەوگین. مشتێ بەچکە فاحشەش تەماشاکەین ئێژن ئێمە کوڕە کوورەشە کەبیر وگین. تۆ چۆن ئەم زوڵمتە کرد تا ئەم حەدە، تا ئێمە واتان پێ بکەین؟ ترازیاگە زۆرە، تۆ زوڵمە کەسیفت تۆ وای کرد، حیچی کرد بۆ ئێمە نەهێشتۆ. لایەوە خۆش